land, which is Iraq. دامەزراندنی دەوڵەتی نوێی عێراق لە دوای جەنگی یەکەمی جیهانی لەسەر بنەمای پشتیوانی بنەماڵی هاشمی لە شۆڕشی عەرەبی کە خواستی بەریتانیا بوو بۆ ڕووخاندنی دەوڵەتی عوسمانی و هەژمونی نوێی لەندەن بەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستدا تا 2003 لەسەر ئەو بنەمایە بەڕێوە برا. بەڵام لە دوای ڕووخاندنی عێراق وەکو دەوڵەت و شێوازی بەڕێوەبردن لەلایەن ئەمریکاوە کرایە وڵاتی پشک پشکێنەی تایفی، ئەوە جگە لە هەژمونی دەرەکی و خواستەکانی. دامەزراندنەوەی عێراق لەسەر بنەمای لێسەندنەوەی دەسەڵات لە پێکهاتەیەک و پێشکەشکردنی بە پێکهاتێکی دیکە وەکو پۆل بریمەر لە دیمانێکدا ئاماژەی پێدا و شازادە سعود ئەلفەیسەڵی وەزیری پێشووی دەرەوەی سعودیەش ئەوەی بە پێشکەشکردنی عێراق لەسەر سینی زێر بە وڵاتێکی ناوچەی ناوبرد. وڵاتەکەی خستە نێو تونێلێکی تاریکی جەنگی تایفی و گەندەڵی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. بۆیە نە بنەمای تەوافق لە دوای 2003 تا ئەمڕۆتوانی وڵات بخاتە سەرسکە و ئاراستەی دروست و نەزۆرینەی نیشتیمانیش دەتوانێت ببێتە ئەو ڕەچەتە چارەسەرەی وڵات لە گێژاوەکان ڕزگار بکات. ئەگەر یەکەم وڵاتەکەی نوقمی دەیان قەیران کردی بێت دووەمیش بە هەمان شێوە وڵات دەکاتەوە بە گۆڕەپانی جەنگ و کوشتاری ناوچەی و جیهانی. ئەوە لە کاتێکدا عێراقی خاوەن وزەی نەوت و گاز و زەوی بە پیتی کشتتوکاڵی لەم کاتەدا دەتوانێت هیوای ڕاستەقینە بێت بۆ پێکاتەکانی و سەقامگیری ناوچەکە و بەشێک لە چارەسەری کێشەی جیهانی وزە و خۆراک. سیناریۆکانی کۆبوونەوەی پەرلەمان هەرچۆنێک بەڕێوە ببرێن و هەر ئاکامێکیان هەبێت چاوەڕێ ناکرێت کێشە قوڵەکانی عێراق چارەسەر بکات. ئەوەی پۆل بریمەر ڕایگەیان دەسەڵاتی هەزار ساڵیان لە پێکاتەیەک وەرگرتووە و داویانەتە پێکاتێکی دیکە بە هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمانی سەدر تێک دەچێت. ئەوەش باڵادەستی و پێکاتە تایفێ لە ناو دەبات کە لە ناوخە و ناوچەکەشدا لەمپەری بۆ دروست دەکرێت، بۆیە کێشەکان دوایەوە دەست پێ دەکەن. ئەگەر وڵاتیش ببرێتەوە بۆ تەوافقی نیشتیمانی دوای 2003 قەیران و گەندەڵیەکان وەکو خۆیان دەمێننەوە و وڵات بە چارەنووسی نادیار دەست پێردرێت و لە بازنێکی بەتاڵدا دەسوڕێتەوە.